فریاد ایرانی الاستدیویه روشا لشکرین ترکی لباشوری کردستانی یعنی لدور موسلی تنقاش کردن هون چاد نرخیدن لباشوری کردستانی چاد نرخاندن راستی پێم وابێت دوێنێ راپۆرتێک بڵاو بووە کە لە ئامێدی بارەکایەکی سەربازگەیەکی نوێ دادەنێن دروست دەکەن ئەوەی کە ئەو برادرە لەو راپۆرتە گوتی ینی پێچەوانەیە حکوومەتی بەغدا دژی هاتنی جێشی تورکیا یان بەشداریکردنی جێشی تورکیا لە ڕزگارکردنی مووسڵ ڕاستەکەی مووسڵ ینی ڕزگارکردنی مووسڵ زۆر معقد و ئاڵۆزار لە بەرەوەی ململانەی ئێران و عێراق ململانەی مەزهەبی تورکیا بە مەبەستێکی تر دەیەوێ ئەو ناوچەی مووسڵ و بە تایبەتی شنگال و چیای شنگال و ئەو ناوچانەی کە بەر ڕۆژ ئاواوە بەسترێتەوە مەبەستی تورکیا ئەوەیە گەماروی ڕۆژ ئاوا بدات لەولا لە من بچ ئەو هەوڵەیدا لەولایەشەوە ینی هەر یەکەی مەرامی تایبەتی خۆی هەیە ئێران دەیەوێت لە مووسڵ حەشدی شەعبی بەشداری بکات یعنی بووە گۆرەپانی ململانی ئەو زڕێزان ئەقلیمی و دەولیش و بە تایبەتیش ململانەیەکی مەزهەبی کە تورکیا لەلایەک بە ئەوەی خۆی ینی پشتیوانی سوننەکانەکە و ئێرانیش پشتیوانی شیعەکان دەیەوێت شیعە من پێم وایە مووسڵ ئەوها بە ئەسانی ئازاد ناکرێت و بەداخەوە کورد ئەبێ هەم پێشمەرگە هەم هێزەکانی تری کورد گەریلا و هەپەگە و ئەوەی لە شنگال و لە مەخمور و لە کەرکووکوانە هەن لەبەرەوەی سێ بەشی زیاتری سنووری مووسڵ لە دەستی پێشمەرگە و گەریلا و لە دەستی کوردە بابڕێن یعنی عێراق بێ لە کوێوە هێرش بکاتە ناو مووسڵ ئەبێ کورد ڕێگەی بێ کورد ناتوانێت بێ کورد ناتوانێت بەڵام کورد ڕاستە مەساحەیەکی زۆری سنووری مووسڵ بەدەستی ئەوە بەرامبەر بە داعش بەڵام ئەبێ مەرجی هەبێ بۆ داخلبوونی جەیشی عێراقی من پێم وایە ئەگەر کورد یەکگرتوو بێ یەک ڕێی و یەک بڕیاریان هەبێ بۆ مەسەلەی مووسڵ پێویستە ڕێگە نەدەن نە تورکیا تەداخل بکە نە حەشدی شەعبی ئەو سوپای عێراق و پێشمەرگە بەشداری بکە ئەوە لە قازانجی کوردە چونکە کورد بۆی دەبێ بەشداریەکردنەکەی پشتی شێری بەرکەوێت لە بەرەوەی کورد زۆرە لە مووسڵ نەکرد کورد ئاشووری زۆرە شەباک ئزیدی ئەوە هەموو ینی عەرەب کەمینەیە لە مووسڵ ئەگەر هەموو نەتەوەکانی تر ینی ئەحسایەکی بۆ بکەی لەبەرەوە کورد پێویستە زۆر بە حەزەرەوە چونکە مووسڵ ئەگەر بکەوێتە ململانەی تورکیا و ئێران بکەوێتە ململانەی نێوان شیعە و سوننە ئەوە کورد هەموو دەستکەوتەکانی ڕەنگە ئەوەی ئێستاش بەدەستی وێ بکەوێتە مەترسیەوە.